الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وأصلي وأسلم على من بعثه الله رحمة للعالمين، نبينا وحبيبنا وقائدنا محمد وآله وصحبه وسلم أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. بینەرانی ئازیز و خۆشەویست، خوشکان و برانی ئیماندار لە هەر شوێنێکن، سەلام و ڕەحمەت و بەزەیی و میهرەبانی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکتانە. لە خوای گەورە پاڕێمەوە تاعەت و عیبادەت و بەندایەتی ئەم مانگەمان لێ قبوڵ بکە و بمانگێڕێ بە یەکێک لە لێخۆشبووان و ئەو کەسانەی کە گردنیان لە ئاگری دۆزەخ ئازاد دەکرێ لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا. خۆشحاڵم بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەکەتان پارچەوی پەیام. خوازیارم جێگەی سوود و کەڵک بێ بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست. بەڕێزان، پاش کەمێکی تر ئێوەی بەڕێز خۆشەویست ئەتوانن پەیوەندی بە بەرنامەکەوە بکەن و پرسیارە شەرعیەکانتان ئاڕاستە بکەن. پشتیوان بەخوای پەروەردگار لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستدا دەبم. بەڕێزان، لە درێژەی باسی یاساکانی ڕۆژوو و ئەو ئەحکامانەی کە پەیوەندیان بە خەڵکانی ڕۆژوانەوە هەیە، ئەم شەو لە خزمەتتانە بە کورتی باس لە ڕۆژووی خەڵکانێکەکەین کە نەخۆشن. هەڵبەتە بەڕێزان، لە سەرەتای ئەمەوێ ئەوە بڵێم کە ئەو کەسانەی خوای پەروەردگار تاقی کردوونەتەوە بە نەخۆشی بە جۆرێک لە جۆرەکان نەخۆشن یا ناتوانن بە ڕۆژوو بن، با دڵتەنگ نەبن، با ناڕەحەت نەبن، چونکە لێرە و لەوێ ئەبینین یا ئەبیستین یا خەڵکانێکی تەلەفۆنمان بۆکەن ئەگرین بێتاقەتن لە بەرەوەی کە بەهۆی نەخۆشیەوە ناتوانن بە ڕۆژوو بن. چەند ساڵێکە بە ڕۆژوو بوون، ئێستا خوای پەروەردگار بەسەری کردوونەتەوە بەهۆی نەخۆشیەکەوە ناتوانن بە ڕۆژوو بن، لەبەرەوە دڵتەنگن، ناڕەحەتن، بێتاقەتن. پێتان ئەڵێم هیچ پێویست بە خەم و خەفەت ناکە و خۆتان دڵتەنگ مەکەن. ئەوە قەدەرێکە لە قەدەرەکانی خوای پەروەردگار، ئەوە دیارەکە لە دیارەکانی خوای تەعالا، ئەو بە جۆرێک لە جۆرەکان خوای پەروەردگار تاقی کردوونەتەوە. ئێوە دڵنیابن ئەجر و پاداشتان لە لای خوای پەروەردگار بۆ ئەنووسرێ و تەواوی ئەو ڕۆژوەی کە خەڵکانێکی تر ئەیگرن ئینشاءالله بۆ ئێوەیش ئەنووسرێت. لە ڕوویەکەوە ئەو نەخۆشیە ئەبێتە مای لێخۆشبوونی گوناه و تاوان، چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ: ما من مسلم يصيبه أذى من مرض فما سواه إلا حط الله به من سيئاته كما تحط الشجرة من ورقها. ئەفەرمێ هەر مسلمانێک تووشی نەخۆشیەک ببێ یا تووشی هەر ئەزیەت و ئازار و ناڕەحەتیەک ببێ، جا نەخۆشی بێ یا هەر شتێکی تر بێ، لە نەخۆشیش کەمتر، ئللا خوای پەروەردگار گوناه و تاوانەکانی ئەو کەسە هەڵەوەرێنێ، هەروەکو چۆن گەڵای دار ئەکەوێتە خوارە و دار گەڵاکانی خۆی هەڵەوەرێنێ. ئاوا تاوانەکانی پێبەرزە بێتەوە، ئەبێ بەمای لێخۆشبوونی گوناه و تاوانەکان، ئەبێ بەمای ڕەفعی دەرەجات، بەرزبوونەوەی پلەپای ئەو عەبدە لە لای خوای پەروەردگار و دڵنیابن پلەپایەتانی لای خوای پەروەردگار پێبەرزە بێتەوە. لە لایەکی ترەوە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام: إذا مرض العبد أو سافر كتب له مثل ما كان يعمل صحيحا مقيما. ئەفەرمێ ئەگەر عەبد سەفەر بکە یا ئەوەتا نەخۆش بکەوێ، چی لە لەشتاغیە کردووە و چی لە ماڵا کردووە پێشەوەی بچێ بۆ سەفەرەکە، هەموو ئەوانەی کە بەهۆی سەفەرەکەەوە ناتوانێ بیکە یا بەهۆی نەخۆشیەوە ناتوانێ بیکە، هەمووی خوا بۆ ێنووسە. لەم گەورەیە ورد بنەوە بەڕێزان، لەم فەزڵەی خوا ورد بنەوە. ئەوەی کە لە لەشتاغیە ڕۆژووی گرتووە، چەندین ساڵە بە ڕۆژوو بووە، ئێستا بەهۆی نەخۆشیەوە ناتوانێ بیگرێ، هەمووی خوا بۆ ێنووسە. هەموو ئەو پاداشتەی کە پێشتر چەندێ ڕۆژووی گرتووە، چۆن گرتوێتی، ئەم ساڵیش خوای تەعالا بۆ ێنووسە. لەبەرەوەی بەهۆی نەخۆشیەوە، بۆی بارێکی خواوە، بۆی تاقیکردنەوەیکی خواوە ناتوانێ بینووسە. جا من بۆی ئەڵێم بەڕێزان، بێتاقەت مەبن، دڵتەنگ مەبن، لەبەرەوەی لەلایەک خوای تەعالا گوناه و تاوانەکانی پێ هەڵەوەرێنێ، لەلایەکی تریش هەموو ئەو کردەوە و چاکانەی کە ئێوە حەستان لێ بۆ ئێستا بۆی نەخۆشیەوە ناتوانن، هەمووی خوای پەروەردگار ئینشاءالله بۆتان ئەنووسێ و وەکو چۆن کەسێک بە ڕۆژوو بووە، ئێوەش ئەوە لای خوای تەعالا مەئجورن بإذنی خوای گەورە. پاشان خۆشەویستانم، خاڵی دووەم ئەمێ ئەوە بڵێم کە ئەو کەسەی کە نەخۆشە
لە مانگی ڕەمەزانە بە شێوەیەکی گشتی ئەتوانێ بە ڕۆژوو نەبێ، چونکە خوای تەعالا فەرمێ فەمەن کانە منکم مەریضەن ئەو عەلا سەفەرین فەعیدەة من ئەیام ئوخەر. هەر کەس لێوە نەخۆش بوو یا لەسەر سەفەر بوو ئەوە ئەتوانێت لە ڕۆژانی ترە ڕۆژوەکەی بژێڕێتەوە. کەواتە بە شێوەیەکی گشتی ئەو کەسەی نەخۆش بێ لە قورئانی پیرۆزدا مۆڵەتی دراوە کە بە ڕۆژوو نەبێ. بەڵام بەڕێزان خۆتان نەزانن نەخۆشی چەند جۆرێکی هەیە. هەندێ نەخۆشی هەیە سووکە ئاسانە ئینسان لەگەڵێ ئەتوانێ بە ڕۆژوو بێ. هەندێ نەخۆشی هەیە ئینسان ڕوبەڕووی ناڕەحەتی و ناخۆشیە کاتەوە. هەندێ نەخۆشی هەیە زۆر قورسە ڕەنگە ئینسان تووشی تیاچوون بێ ئەگەر بە ڕۆژوو ببێت. ئەوانەی کە نەخۆشیەکی ئاسانیان هەیە ئەمە جۆری یەکەمە. کەسێک بۆ نمونە سەرێشەیەکی هەیە یا بۆ نمونە هەڵامەتێکی لەگەڵایە یا بۆ نمونە تۆزێ چاوی ئێشێ یا دانێکی ئێشێ، ئەمانە بەڕاستی دروست نییە بە ڕۆژوو نەبن. پێویستە لەگەڵ ئەو ناڕەحەتیە کەمێ سەبر بگرن لەبەرەوەی ئینسان ئەتوانێت لەگەڵ ئەوەیە ئیدارە بکات. تۆزێ سەرت ئێشێ یا دانێکت ئێشێ یا کەمێ گوێت ئێشێ یا هەڵامەتێکت لەگەڵایە، ئەمانە ئینسان ئەتوانێت لەگەڵا ئیدارە بکە. لەو حاڵەتەیە بە ئیتیفاقی هەر چوار مەذهبەکە زانانی ئیسلام ئەبێ ئەم کەسە بە ڕۆژوو بێت، چونکە نەخۆشیەکی ئاسانە سادەیە ئەکرێ ئینسان لەگەڵیا ئیدارە بکات. جۆرێکی تر نەخۆشیمان هەیە بەڕێزان، کەسێکی نەخۆش هەیە ئەترسی ئەگەر بە ڕۆژوو بێ نەخۆشیەکەی زیاد بکە یان تووشی ناڕەحەتی و مەشەقەت و زەحمەتی ئەکات. دکتۆر پێڵێ نابێ بە ڕۆژووبی، ئەگەر بە ڕۆژووبی درەنگ چاکە بیتەوە، یا ئەگەر بە ڕۆژووبی نەخۆشیەکەت پێی زیادەکە یا تووشی مەشەقەت و ناڕەحەتی و زەحمەتی ئەکات. ئەوە لەو حاڵەتەیە بەلای زۆربەی زۆری زانانی ئیسلامەوە ئەو کەسە بۆی هەیە بە ڕۆژوو نەبێ، وەکو وەرگرتنی ئەو مۆڵەتەی کە خوای تەعالا فەرمێ ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر. خواك كار آساني أيبوتان ناڕەحەتی نایبوتان. إن شاء الله دوای ئەو پەیوەندیانە جۆری سێمیش باسەکەین کە نابێ بە ڕۆژوو بن. کێمان لەگەڵا بوو براکەم؟ کاک بێسوونمان لەگەڵا لە چەمچەماڵۆ. فەرموو کاک بێسوونیان. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. بەڵێ براکەم. من لە ڕاستیە عملیات لودم بکراوە ماوەتەمە ڕۆژەکە. دکتۆر قەترەیەکی بۆ داناوم، ئەو قەترەیە بێ ڕۆژانە سێ جار بەکاری بێنمدا تەنەکەوتە ڕۆژیشەوە. دوێنێکە باسیەوەت کرد بۆ قەترە بۆ چاو ناشکێ، بەڵام ویستم بۆ لود بزانم هەمان یاسای هەیە، چونکە تەواوی ئەو قەترەیە گاتەوە ناو قوڕێک. دەزانم مکارێک ئایا ڕۆژێکی بەتاڵ ئەبێتەوە یان چۆن سۆنیە. بەڵێ بەسەر چاو هەرو پرسیارەت هەیە؟ ئەوە مامۆستا بەسەر چاو ئینشاڵڵا لە خزمەتان براکەم. خوالت ڕازی بێ یا ڕەبی. کاک شەماڵمان لەگەڵا لە سەید سادق. فەرموو کاک شەماڵ گیان. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. كاك شمال كيان. يا خوي ما سجواشو. فالت رازية بلا عزيزكم. والله ما تدوب تمام. بلا يكم. ما سجى برسالة كم والله ما مزجوج على فرنا أنا من تقريبا نبدو دقيقة أو بعنا أتوقع مزجوج كلير بيشكني. والله تينا جيشتم. والله مزجوج كتير لفرنا أنا يا. بلان أعتقد من يبدو دقيقة بلان سيرة دقيقة بعد هذا موسم باني مغربي غور روجي بيشكني بلان أتواني بمزجوج كبرم دا بيشكني. سيرة دقيقة بيش مغربي بيشكني. لا أنا موسم بويا كبرم ما صار مزجوج اللي ما معنا بلان تقريبا يبدو دقيقة دوك أو أتواني باني كذا بيشكني مزجوج كبير. بران هاكار من بالو بسالة يبقى والله باش لي تيناك. کاک شەماڵ زۆر داوای لێ بردنکەم بەخوا تێنە گەیشتم ئەگەر بۆم دووبارەکەیتەوە. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. بابل مزجوج اللي فاهم يعني مزجوج يبدو دقيقة تأخيرة كويت. ياك دو دقم تأخير بأو مزجوجة؟ بلان أتواني بمزجوج كبيش كيني مغرب. بس هاد شاو إن شاء الله والله متدمو. باشا ما سجن بس. خالد رازي بيا ربي. كاك خدرمان لەگەڵایە لە سلێمانیەوە فەرموو براکەم. السلام عليكم ورحمة الله. عليكم السلام ورحمة الله وبركاته.
پرسیار لە جەنابەت مامۆستاگیان فەرموو کاک خدرگیان. برای گەورەی مامۆستا ئەگەر خێزانم لە ماڵەوە لە چکنەکە و دراوسەکان عافرەتن دێن بۆ لای تر مەشغوڵە بن بە چێکێنان و بینەوە ئەگەر لە چکنەکە گوناحبارە بێ ئەگەر بیبینن عافرەتەکان ئەگەر چی بکەن ئافرەتەکان؟ خێزانم لە ماڵەوەیە لە چکنەکە یعنی لە ماڵەوە بێ بەڵێ دراوسەکانمان دێن بۆ لای عافرەتەکان دێن بۆ لای مەسەلەن ئێ ئەگەر بیبینن گوناحبارە بن گوناحبارە بێ یان نا یعنی خێزانت ببینن؟ بەڵێ ئەخە لە چ ڕوویە کۆمە بەستە بۆچی گوناحبارە بن؟ یعنی لە چکناکەوە مەسەلەن کژوو لە چکنەکە بەڵێ 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 بەسەر چاوم بەسەر چاوی شەڵا وەڵامتە دەمەوە. باشە مامۆستاگیان دەست خۆش بێ خوا بتپارێزێ براکەم. کاک ئیسماعیلمان لەگەڵایە لە هەولێرە. فەرموو کاک ئیسماعیل. السلام عليكم ورحمة الله. عليكم السلام ورحمة الله وبركاته. زحمة نودو بسيارة معي بان صجر. فەرموو کاک ئیسماعیل گیان. لكم بسيارم آية راسة پیغمبر صلى الله عليه وسلم وتيتي اگر بيوجن همو گیانی زێر بێ یان ئەگەر هەبووش بێ زەکاتی پێ ئەشێ ئەمە پرسیاری یەکەم. پرسیاری دووەمت براکەم. ئەلۆ لە خزمەتتان فەرموو پرسیاری دووەم. کاک ئیسماعیل گیان گوێمان لێتە ئەگەر پرسیاری دووەم بفەرمووی لە خزمەتتا بین. زەکات بەڵێ مامۆستا بەڵێ گیان مامۆستا زەکات تیش ئەشێ بە جگەرەکێش ئەگەر کەسێکی متەقی بێ و نێژ و ڕۆژی بگرێ بەسەر چاوی شەڵا وەڵامتە دەمەوە. زۆر سپاس مامۆستاگیان جەزاکەڵڵاو خەیر. خوا لێت ڕازی بێ ڕەبی. کاک عومەرمان لەگەڵا لە قەڵاتزێ و فەرموو کاک عومەر. فەرموو برا گیان. پرسیارێکم هەیە. بەڵێ گیان. پرسیارەکەم ئەوەیە پیاوە دەبێت بە قۆڵ دەڕێتە نوێژەکە؟ بەسەر چاو شەڵا وەڵامتە دەمەوە لە خزمەتە. کاک ئەمینمان لەگەڵا فەرموو کاک ئەمین گیان. السلام عليكم مامۆستاگیان. عليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستاگیان وەڵام پرسیارێکم لە خزمەتە بوو مامۆستا لە ئادابی دوعاکردنە طبعا جنابش لله هم زين هل إيما يعني جسمان بإخوائي وبالرحم وإخوائي وبالي خوش بني وبميرباني إخوائي إخوائي بيجي برنيوج والرعادي أمني برامي هو بندوق اللي سر معنا من تنيام بسم أو آياتك إخوة القرآن لسورة بقرة كأفرمي إذا سألك عبادي أو آياته لقادي أمر رشاننا يعني أكيدته بو زمان دعوة الإخوة ذيك إخوائي من أوم كربوتو أوم بقى يعني فراشتم بقى حاليا في زمان بقى إخوائي خوش بني إخوائي بشترك هم ما احتياج إمر هم من داماري بەسەر چاوی شەڵا وەڵامتە دەمەوە. بس هو ما مسيء. خوا لێت ڕازی بێ یا ڕەبی. کاک عادیلمان لەگەڵا لە قەرەداخەوە فەرموو کاک عادیل گیان. مامۆستاگیان ئەم کاتێ باش بخۆ. هەموو کاتێکت پڕ خێر و خۆشی. واصل دەکەم زۆر بە ڕێزی مامۆستاگیان. خوا گەورە بتپارێزێ یا ڕەبی. واصل دەکەم. فەرموو برا گیان. مامۆستاگیان من تەمەنم 51 ساڵە. بەڵێ. تۆزێک نەخۆشی شەکرەوشتم لە زمان وشتم مشکە بێت یعنی بەڕاستی بێتاقەت مەکە. بەڵێ. هەتا ئێستش سێ چوار ڕۆژم لە ڕەمەزان گرتووە بەس حەزەکەم ڕێنماییەکم بیت زەحمەت نەبێ لە قوربان. بەڵێ لە خزمەتتام. بەسەر چاو کاک عادیل ئینشاڵڵا لە خزمەتتا بم. باشە قوربانتم مامۆستاگیان. خوای پەروەردگار بتپارێزێ براکەم. ئینشاڵڵا ڕۆژیت قبوڵە بێ ئینشاڵڵا سەرکەوتوبی مامۆستاگیان. یا ڕەبی خوا لێت ڕازی بێ برا گەورەکەم. کاک محەممەدمان لەگەڵایە لە سەید سادقەوە فەرموو کاک محەممەد گیان. مامۆستاگیان سڵاوی خوا لێوی. عليكم السلام ورحمة الله وبركاته. چاوی بنی مامۆستاگیان خوای گەورە پاداش بداتەوە مامۆستاگیان. یا خوا لێتان ڕازی بێ براکەم. قوربانی تۆ مامۆستاگیان وەڵات دوو پرسیارمان هەیە. گیان فەرموو. قوربانی تۆ میخوا ساحێ فەرمی مامۆستاگیان خۆمان لە لادیەکدا نشینخانەیەکم هەیە خانەکەی خۆمە. بەڵێ.
لە شاریش لە سەیسایەقیش جێعەرزێکمان هەیە بەڵێ جێعەرزەکە تقریبەنەوە هەشت مانگ 9 مانگ سندومە مامۆستاگیان ئایا ئەو جێعەرزە ئەگەر بڵێن بۆ خۆمە نامێ بیفرۆشتم بەڵام ئایا زەکاتی یەکەوێت زەکاتەکەی بدەم ئەمە پرسیاری یەکەمت ئەمە پرسیارەکەم قوربانت بم لەگەڵ ئەوەش مامۆستاگیان دوو سیارەم هەیە من سیارێکی بڵێن گەورەم بوو بڵێن پیکابێکم بوو بای تقریبا 120 وەرەقەیە بوو بەڵام سیارەکەم بچوو کردم بە دوو سیارە ئیستا پیکابێکم هەیە لەگەڵ قەمەرەیەکە قەمەرەکە تقریبا مایەن کە فرۆشتومە پارێک قەمەرەکە 4 ملیۆن قەرزارم تقریبا 8 ملیۆنێکی ماتوە ئەو 8 ملیۆنە زەکاتی یەکەوێ دەرێکە مامۆستاگیان بەڵێ بەڵێ بەسەر چاوی شەڵا وەڵامتە دەمەوە مەمنونە مامۆستاگیان خۆی گەورە پاداشی خێر بداتەوە ئینشاءالله ڕەبی خوالێت ڕازی بێ برا گەورەکەم دەست و چاو خۆشە مامۆستاگیان مەمنونتانی خی گەورە ئاگای لێت بیاخوا کۆتا پەیوەندیمان کاک بڵند لە سلێمانیەوە السلام عليكم مامۆستاگیان عليكم السلام ورحمة الله وبركاته مامۆستاگیان وەڵای پرسیارێک دوو پرسیارم بوو بێزە مامۆستاگیان فەنو براگیان وەڵای یەکەمیان مامۆستاگیان من دەسەر دۆلارم هەیە ئەم دەسەر دۆلارە 95 زۆر خەرجام لەسەری بەس ساحێبەکە بەجێرە نامێت ماڵیاوە بێ وەستاوە دەسەرم بەڵام لەلایش کۆشتێکم هەیە لە جاتی وەکو مەسەلەن عەرزەیەکم هەیە لە باش ئەوە زەکاتێکەوێت یان ناکەوێت دەفتەرە دۆلارت هەیە بەڵێ بەڵام 95 زۆر خەرجارم بمعنى تو 5 وەرەقەت هەیە ئێش 5 زۆرەکەم هەیە بەڵام ساحێبەکە من بەرەوە بەڵام عەرزێکم هەیە لە شوێنێک یعنی عەرزێکم هەیە یعنی ئەو ناکرێت ئەو ئەرزەیە بۆ کردن و فرۆشتنە یاهی بۆ خۆتە والله بس بۆ خۆمە تقریبا دەساڵە بێ هەمە جاتی یعنی ئەتەوێت لە داهاتوە بیکەیتە خانوو یا چی ئینشاءالله بیکەمە خانوویا مەسەلەن بیکەمە بیفرۆشم خانوویش پێ بکڕم ئاوا بەسەر چاوی شەڵا لە خزمەتام کاک بڵندیان پرسیاری دووهەمیش مامۆستاگیان عەفو زەکات بۆ ئێران شت مەسەلەن بینێری بۆ ئێران بەسەر چاوی شەڵا لە خزمەتتان دەست خۆش مامۆستاگیان خوا گەورە جەزاتان باتوی خوالێت ڕازی بێ یا ڕەبی خۆشەویستانم زۆر سپاسانەکەین سپاسی ئەو خوشک و برا ئازیزانەکەین کە پەیوەندیان کرد و ئەوانەی کە بۆیان نەکرا پەیوەندی بکەن و ئەو خوشک و برانی کە لە خزمەت بەرنامەکەین لە خزمەت ئەوایەت و حەدیسانیان کە بۆمان ڕوو نەکاتەوە ئایا نەخۆش بە ڕۆژوو بێ یا بە ڕۆژوو نەبێ خاڵێکە مابوو لە سەبارەت بە بابەتەکەمان دوای دێمە خزمەت وەڵامی پرسیارەکانی ئێوەی بەڕێز و خۆشەویست جۆری سێمی نەخۆشی ئەوەیە کە کەسێک ئەگەر نەخۆش بێ ئەو نەخۆشیە تووشی هەلاکیەکە تووشی لە ناوچوونێکە یا گوچیلەی ئەوەستێ یا ئەندامێ لە ئەندامەکانی ڕوبەڕووی مەترسیە بێتەوە ئەوە واجبە ئەو کەسە بە ڕۆژوو نەبێ پارێزگاری لە نەفسی خۆی بکە چونکە خوا فەرمێ وەلا تەقتولوا ئەنفوسەکم ئین الله کان بکم ڕەحیما خۆتان مەکوژن خوای پەروەردگار بە بەزەییە بەرامبەر بە ئێوە ولا تلقوا بأيديكم إلى التهلكة خۆتان مەخەن ناو تەهلوکەوە بەڕێزی وا هەیە دکتۆر پێویستوە بە هیچ جۆرێ تۆ نابێ بە ڕۆژووبی زۆر خەتەرە بۆ تو زۆر جێ مەترسیە ئەو کەساڵێ بەخوا من تەوەکل بەخوا هەر بە ڕۆژوە بم باش نی ئەوە بەڕێزم تۆ بێ پارێزگایی لە نەفسی خۆت بکەی وإن لنفسك عليك حقا نفسی خۆت حەقی هەیە بەسەرتەوە ئەوێ پارێزگایی لە نەفسی خۆت بکەی بۆیە مادام دکتۆر لێ ئەم ڕۆژوە زەررت لێدا تووشی هەلاک دەکات تووشی لە ناوچوون تەکا یا گورچیلت ئەوەستەیە یا فڵانە ئەندامت لە کارەکەوێ ئەو واجبە بە ڕۆژوو نەبی لەو کاتەیە کەواتە نەخۆشی ئەکرێت تەفسیلی بدرێتی ئەگەر نەخۆشیێکی ئاسایی و سووک بوو بە ڕۆژوو بە ئەگەر نەخۆشیەکە گران و ناڕەحەت بوو مەیگرە ئەگەر نەخۆشەکە تووشی لە ناوچوون و یا گورچی لە وەستان و یا ئەندام لە دەزانی ئەندامێکی ئەکردی ئەو واجبە هەر بە ڕۆژوو نەبی ئەو کاتە ئەگەر ئەتوانی لە کاتێکی ترە ئەم ڕۆژوانە ئەگریتەوە ئەگەر نەخۆشیەکە درێژخایان بوو نەتەتوانی لە هیچ کاتێکا بە ڕۆژووبی ئەو کاتە فیدێ دەی لە جاتی هەر ڕۆژێک خواردنی فەقیر و هەژارێک ئەدەیت دێمە خزمەت وەڵامی پرسیارەکانی ئێوەی بەڕێز و خۆشەویست پەیوەندی یەکەمان کاک بێستون بوو فەرمی عملیاتی لوت کراوم دکتۆر قەترەی بۆ داناوم ئەگەر ئەو قەترەیە بەکار بێنم یعنی تاڵێکی لە قورگا هەست بێکەم بەڕێزم ئەگەر طبعا جیاوازی هەیە لە نێوزانەکان سەبارەت بە قەترەی لوت هەندێک لە عولەما فەرمون قەترەی لوت ڕۆژوو ئەشکێنێ بەڵام ئەگەر ئەو قەترەیە کەم بێت و زۆر نەبێت و لە قورگت بچێتە خوارەوە
ئەو تاڵاییەی کە بەرقڕکتەکەوێ ئەوە زەرەر و زیانی نییە بۆ ڕۆژوەکەت. بۆی ئەگەر بتوانی نەهێڵی بچێتە خوارەوە یان زۆر بەکار نێنی کە بچێتە خوارەوە، ئەوە ئینشاڵای کێشەی نابێ. خۆ ئەگەر بتوانی بیخەیتە بەیانی و ئێوارەیشەوە و کارێکی چاکەکەی. بۆ نمونە لە پارچێ و جارێ بەکاری بێنی، مەسەلەن ئێوارەی جارێکی بەکاری بێن هێشتر من نازانم دکتۆر چەند جاری بۆت نووسیوە لە ڕۆژێکە. بەهەرحاڵ ئینشاڵڵا ئەگەر زۆر نەبێ و نەچێتە خوارەوە بە ئیزنی خوا ڕۆژوەکەت ناشکێ و ئاساییە. کاک شەماڵ فەرمووی مزگەوتێک لە پەنامانایە 2 دقیقە تاخیر بانگەدات، ئەتوانین بە مزگەوتێکی تر بیشکێنین کە لە دوور بانگەدات. ئەگەر دڵنیای ئەو مزگەوتەی کە لە دوور بانگەدا لە کات و ساتی خۆیان بانگەدا ئەتوانی پێی بشکێنی. بەڵام لە هەر شوێنێکەوە دەنگی بانگ ببێ باش وایە تۆ تەکید کەی بزانە ئەو کەسە لە کات و سات خۆیان بانگەدا یان نا. و من پێم باشە مادام ئەو مزگەوتەی تەنیشت ماڵتانە و زیاتر شارەزایت و ئەزانی کێ بانگەدا و کێ بانگ نادا و ئەزانی لە کات خۆیان بانگەدرێ یان نادرێ، ئەوە بەو مزگەوتە بیشکێنی باشتر. هەچەنێ من تەسەوور ناکەم یعنی مزگەوتێک لەم ڕەمەزانەیە لەگەڵ مزگەوتێکی ترا 2 دقیقە زۆر زۆرە. بەهەرحاڵ ئەگەر ئەو مزگەوتە لە کات و ساتی خۆیان بانگەدا هەوڵدە بە پێی ئەو مزگەوتە بانگ بدە. ئەگینا ئەسڵ وایە ئاگات لە مزگەوتەکەی دەوروبەری ماڵ خۆتان بێ باشتر گوێت لێ ئەبێ و ئینسان تەبەیون بکا پەلە نەکا لەو شتانەیە. لە بەیانیا تۆزی احتیاط بکەی باشە. لە ئێوارەیشا دڵنیابی کە بانگی داوە ئەمجا ڕۆژۆکەت بشکێنی، خۆی پەروەردگار لێتان قبوڵ کات. کا خدر فەرمووی ئەگەر ئافرەتەکانی دراوسێم بێنە ماڵمان خێزانم بەبێ لە چک ببینن ئایا گوناهبارە بن؟ نەخێر برا ئازیزەکەم، ئاسایی ئافرەت بەبێ لە چک بڵێن سەر و قژی ئافرەتێکی تر ببینێ وە گوناهبار نابن. بەڵام جگە لەوە شوێنەکانی تر جائز نییە و ڕێگەی پێ نەدراوە. بەڵام بۆ سەرپۆش ئافرەتە مادام ئافرەتە یەکتری ئەبینن ئینشاڵڵا کێشەی نییە و گوناهبار نابن. کاکە ئیسماعیل فەرمووی ڕاستە ئەڵێن لە حەدیسە هاتووە بێوژن ئەگەر کۆڵەکەی ماڵی ئاڵتون بێ هەر زەکاتی پێشێ. نەخێر برای ئازیزم ئەو قسەی ڕاست نییە و هیچ فەرمودەیەکی لەو شێوە لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕیوایەت نەکراوە. هەر کەسێ هەبوو بێ دروست نییە زەکات وەرگێ، جا بێوەژنە بێ، پیاوە بێ، ئافرەتە بێ، شێخە بێ، مەلاە بێ، هەر کەسێکە بێ زەکاتی فەقیر و هەژارە. هەر کەسێ پارەی بێ، جا مناڵ بێ، گەورە بێ، هەتیو بێ، بێوەژن بێ، هەرچی بێ دروست نییە زەکات وەرگێ. ئەم زەکاتە بۆ فەقیر و هەژارە، حەڵاڵ نییە بۆ دەوڵەمەندەکان. و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ هەر کەسێ داوا لە خەڵک بکا و پارە لە خەڵک وەربگرێ بۆی زیاتر خۆی دەوڵەمەند بکا، ئەوە پشکۆی ئاگری جەهەنەم بۆ خۆی کۆکاتەوە. جا چەنێ کەم کۆکاتەوە یا زۆر کۆکاتەوە کەیفی خۆیەتی. بۆیە هەم ئەو کەسەی کە زەکات ئەدا بە کەسێک کە مستحق نییە و هەیەتی و ئیمکانێتی هەیە گوناهبارە بێ و زەکاتەکەی لەسەر ناچێ، و هەر کەسێکیش زەکات وەربگرێ پێی نەشێ یا ئیمکانێتی هەبێ ئەو زەکاتە وەربگرێ، ئەوە حەقی فەقیر و هەژاری خواردووە و لەلایەن خوای پەروەردگارەوە تۆڵە لێ ئەسێنرێتەوە و خێر لەو پارەیەش نابینێ. بۆیە بەڕێزانە بێ ئاگامان لێبێ ئەوە حەقی فەقیر و هەژارەکانە، حەقی داماوەکانە، نابێ بەدرێ بە کەسێک کە وەڵام مادام بێوەژنە ئیتر ئەگەر کۆڵەکەی ماڵەکەیشی ئاڵتون بۆ هەر زەکاتی پێشی وان نییە. وەڵا هەندێک بێوەژن هەیە پارەی زۆر زۆرە ئەبێ زەکات دەربکە، ئەبێ ئەو یارمەتی خەڵک بدا و دەستی خەڵک بگرێ. پرسیارێکی تری کرد ئەگەر زەکات بی بە کەسێک نوێژ و ڕۆژووە کا بەڵام جگەرە ئەکێشێ، ئومێد دەکەم ئینشاڵڵا کێشەی نەبێ، چونکە ئەو پیا ماڵ و مناڵی هەیە و نوێژەکە ڕۆژووەکرێ، بەڵام لەبنەوە گوناهێکی ترەکە ئینشاڵڵا زەکاتەکە جێگەی خۆی ئەگرێ، بە تایبەت کە ئەو پیاوە تەنها بۆ خۆی نایخوا بۆ ماڵ و مناڵەکەیشی سوودی لێ بینێ، بۆ خێزانی سوودی لێ بینێ. خۆ ئەگەر بکرێ جگەرەیش نەکێشێ باشتر، بەڵام ئینشاڵڵا زەکاتەکەت لەسەر ئەکەوێ و ئینشاڵڵا جێگەی خۆی ئەگرێت. کاک عومەر لە قەڵاتزێوە پرسیاری ئەویان کرد کە ئایا بە پێڵاوە دروستە نوێژ بکرێ؟ بەڵێ بە پێڵاوەوە دروستە نوێژ بکرێ بەمەرجێ پێڵاوەکە پاک بێت. لەبەرەوەی لە فەرمودەیە هاتووە کە بە پێڵاوە نوێژ کراوە باش وایە ئەو کاتێک کە دەستەکەی بە نوێژکردن
تەماشای ژێری پێڵاوەکە بکەیت ئەگەر پیسیەکی پێوە بوو قاچە هێنی بە زەویدا و ئینشاءڵڵا دروستە نوێژی پێ بکەیت و هیچ ئیشکالێکی تێدا نییە چونکە پێڵاو کاتێک کە بەسەر زەوی و بەسەر خۆڵە ئاڕۆی خۆی پاکە کاتەوە ئەگەر کەسێک یعنی پێی بەر شتێکی پیچیش کەوتی بێ مادام ڕێەکە و بەر خۆڵی پاکەکەوێ پاکە بێتەوە. کاک ئەمین لە عربەتەوە پرسیاری ئەوەی کرد کە ئینسان ئەگەر بە کردەوەی خۆی بپارێتەوە بڵێ خوایە لەبەر خاتر ئەو کردەوەیم یا ئەگەر ئەو کردەوەم لەبەر خاتری تۆ کردووە لە کاتێکا ئێمە احتیاجمان بەخوای پەروەردگارە بەڕێزم ئاساییە ڕێگەی پێدراوە و ئەتوانین بە کردەوەی خۆمان پاڕێنەوە یا ڕەبی خوایە من ئەگەر ئەم بەرنامەیە لەبەر خاتری تۆکەم یا ڕەبی خوای لێم خۆش بی تۆ ئەم ڕۆژوە گری یا ڕەبی خوایە گیان من ئەگەر ئەم ڕۆژوە لەبەر خاتر تۆ ئەگرم خۆت ئاگاداری کە لەبەر خاتر تۆ ئەیگرم یا ڕەبی خوایە فلانە کارم بۆ بکەی لە فلانەشت بمپارێزی. ئەوە لە حەدیثە هاتووە کە سێ کەس چوونەتە ئەشکەوتێکەوە دەرگیان لێ داخراوە بەردێک هاتوۆتە خوار و دەرگای ئەشکەوتەکەی داخستووە هەرێکیان بە کردەوەیەک لە کردەوەکانیان پاڕاونەتەوە خوای پەروەردگار دەروی خێری لێ کردوونەتەوە لەبەرەوە ئاساییە و هیچ شتێکی تێدا نییە. کاک عادل فەرمووی من تەمەنم 51 ساڵە شەکرم لەگەڵایە تووشی تونێتی زۆرە بم برا عەزیزەکەم ئەگەر ئەو شەکرێت بەرزە و ناڕەحەت و زەحمەتت ئەکات دکتۆر ئەڵێ بە ڕۆژوو مەبە ئەوە بە ڕۆژوو مەبە و لە کاتێکی ترە یا ئەگەر توانیت بیگرەوە نەتوانی فیدیەکەی بدە بۆ ئەم نەخۆشیانە یعنی پرس بە دکتۆر بکرێ باشە پێش مامۆستایەکی ئاینی بزانە دکتۆر ئەڵێ چی ئەگەر دکتۆر ئەڵێ شەکرەکەت بەرزە و تووشی زەرەر و زیانت ئەکا و نابێت تۆ بە ڕۆژووبی ئەوە بە ڕۆژوو مەبە لە کاتێکی ترا بیگرەوە ئەگەر لە کاتێکی تریشە هەر نەئەکراو نەتەتوانی ئەو کاتە فیدیە بدە بۆ هەر ڕۆژێک خواردنی فەقیرێک بدە کاک عادل گیان خۆی تەعالا شیفای بەخێرت بۆ بنێرێ. کاک محەممەد لە سەی سادقەوە فەرمووی ئەرزەیەکم هەیە بەڵام ئەرزەکە بۆ خۆمە بۆ فرۆشتنم نییە زەکاتی تێدا نیە برا عەزیزەکەم ئەو ئەرزەیە مادام بۆ خۆتە و لە داهاتواتەوە خانووی لەسەر بکەی یا بۆ منە هەڵێگری بۆ مناڵێ لە مناڵەکانت ئەوە زەکاتی تێدا نییە و هیچ ئیشکالێکی نییە. و فەرمووی دوو سیارەم هەیە پیکابێک و خەمەرەیەک سیارەش برا عەزیزەکەم لە داهاتەکەی زەکات هەیە لەو خەرجەی کە پێی پەیاکەی ئەگەڵ ئەوەندە هەبێ لەگەڵ پارەکان ترا تێکەڵە بێ یا کۆ بێتەوە زەکاتی لێدێ ئەگینا لە خودی سیارە زەکاتی تێدا نییە. کەسێک سیارەیەکی گەورەیە ئیش و کار و کاسبی پێکە قەمەرەیەکیشی هەیە بۆ نمونە تەکسی پێوەکە ئەم سیارانە لە خودی سیارەکەی زەکات نییە لەو داهات و لەو پارە و شتەی کە دەست ئەکەوێ ئەگەر تێکەڵ پارەکان تری بکە یا کۆی بێتەوە بگاتە حەدی نیساب ئەو کاتە زەکاتی تێدایە. کاک بڵند پەیوەندی کۆتاییمان بوو لە سلێمانی فەرمووی دەفتەرێکم هەیە و لەو لایشەوە 95 گەڵا قەرزارم کەواتە تۆ 5 گەڵات ماوە زەکاتی تێدا نییە ئەو پارەیە. ئەگەر ئەڵێ ئەرزێکیشم هەیە فەرمووت ئەرزەکە بۆ خۆممە بۆ کڕین و فرۆشتنم نییە بۆ بازرگانیم نییە کەواتە زەکاتت لەسەر نییە برا عەزیزەکەم. ئەگەر ئەو ئەرزەیەت بۆ کڕین و فرۆشتن و بۆ قازانجدا نابێ ئەوە کاتە زەکاتت لەسەر بوو بەڵام مادام بۆ خۆت داتناوە نیەتی کڕین و فرۆشتنت نییە لەو لاوە ئێستا دەفتەرێکت هەیە بەڵام 95 وەرەقەی کەسێک قەرزاری کەواتە تۆ پارەت نییە 5 وەرەقەت هەیە ئەو کاتە زەکاتی تێدا نییە. و فەرمووی دروستە زەکات بنێری بۆ ئێران بابەتی گواستنەوەی زەکات لە شارێکەوە بۆ شارێکی تر یا لە وڵاتێک و بۆ وڵاتێکی تر زانایان ئەفەرموون ئەگەر مەسلحەتێک هەبێ ئەگەر بەرژەوەندیەک لە ئارادا هەبێ دروستە زەکات لە شارێکەوە بۆ شارێکی تر یا لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر بگوازرێتەوە ئەگینا ئەسڵ وایە تؤخذ من أغنيائهم فترد إلى فقرائهم ئەبێ لە دەوڵەمەندی شارێک وەربگیرێ و بدرێ بە فەقیری شارێک نابێ بنرێنرێ بۆ وڵاتێکی تر یا بۆ شارێکی تر ئیلا مەگەر مەسلحەتێکە بێ بۆ نمونە کەسێک شکەبەی زۆر فەقیر و داماوە یا خزمێکی خۆت هەیە خەڵک لای لێ ناکاتەوە یا نەخۆشێک هەیە ئەتەوێ بەهانای ئەو نەخۆشەوە بچی و لە مردن ڕزگاریکەی ئەگەر ئاوا مەسلحەتێک بەرژەوەندیەک نەبوو ئەسڵ وایە لە شارەکەی خۆت تەوزیعیکەی ئەسڵ وایە لە وڵاتەکەی خۆت تەوزیعیکەی بەڵام ئەگەر مەسلحەتێک بەرژەوەندیەکە بووە کۆی کە باسم کرد ئەو کاتە زانایانە فەرموون دروستە نەقڵ بکرێ و بگوازرێتەوە بۆ شارێکی تر. خۆشەویستانم بەم ئەندازەیش کۆتایی بە ئەڵقەی ئەم جارە ئەهێنین ئومێدەوارم
سودێکمان بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیاندە دبێت داواکارم لە خوای پەروەردگار لێمان قبولکە ئەم چەند ساتی لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست بین خوای گەورە بیکا بە توێشوو بۆ قیامەتمان بۆ پاشە ڕۆژمان لە خوای گەورە پاڕێمەوە تاعەت و عیبادەت و بەندەتی هەموو لایەکتان قبول بکات دوعاکانتان قبول بکات خوای تعالی خێر و بەرەکەتی خۆی بڕێژێ بەسەر هەموو لایەکمانە لە خوای گەورە پاڕێمەوە لە خێر و بەرەکەتی ئەم مانگە مەحروممان نەکات و شیفای نەخۆشی مسلمانان بنێرێت آمين آمين وصلى الله وسلم على نبينا محمد وآله وصحبه وسلم أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.